خەڵکی هەولێر یەکێتی بە فریاد ڕستی خۆیان دەزانێت متمانیان بە یەکێتی هەیە یەکێتی لە ئەساسدا حیزبێکی سەرتاسەریە تۆ ئەگە سەیری ناوەکەشی بکەیت یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەنی حیزبی تر هەبووە مثلە داش عێراقی پێوە بۆ شتی بکەی پێوە بۆ دروستمەکانیدا دوو یەکێتی یەکەم جوولەی خەبای چەکدای لە بادینانەوە بووە مثلە مەفرەزەکانی لە بادینەوەێت زیاتر لە 76 لەوانەیە لە بادینانەوە 70 شەهیدی زیاتر داوی لە 76ەوە دۆخێک هاتۆتە پێش کۆمەڵەش هاتوتە پێشە بنە بەدەنە یەکێتی هیچ ڕۆژێک لە کوردستاندار بنە دوای ئەمە وەکو خەباتی چەکداری ئەمە چینە خەباتی چەکداری بەس ئەوە بیتن کە تۆ وەکو مێژوویەکی بەرەنگار بوونەوە لە بەرامبەر دوژمن ئەمە حسابی بۆکەی بەڵام چیرە پێوەری ئەوەت لەلا نەبیتن پێوەرێکی ڕقەمی لە بۆ ئەوەی کە خەڵک پشتیوان کە بەڵام من لێ دەپرسم لە دوای پرۆسی ئازادی مەسەلە ڕقمی ئەوەی ئێمە مەسەلە هێزی ئەوەشمان نییە لە بادینان و لە نینەوە ئەوانە تۆ دەزانی بەردەوام لە هەموو هەڵبژاردنەکانی عێراق ئێمە مەسەلە ناوچە قوڵایی ناوچە دابڕێوەندراوەکان هەمووی هی ئێمەیە مەسەلە 2014 کورد 18 کورسی هینە دەیهی ئێمە بوو هەشتی خەڵکی تر بوو مەسەلە ئێمە لە خانەقینەوە دەنگ دەهێنین هەتا دەگاتە شەنگال ینی لە ناو مووسڵ لە بڕۆلەت بادینان لە هەولێر لە هەموو شوێنە مەسەلە یەکێتی حیزبێکی کوردستانیە